هەمووی گیانت بۆ دەکا، هەمووی لە خزمەتایە، بە خۆشەویستیەوە بانگت دەکەن. بانگی کەسێکیان بکەی دەیە هاجار پێ دەڵێ گیان بە قوربانم چیتەوێ، خۆشەویستە بی شیری نەبی لەو کاتەدا، بەڵام تۆ دەردت زۆر گران و قورسە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە دڵنیابن هەر دەمرین، بەخوا هیچ مەجالێکی تێدا نییە. خۆشەویستان، ئامۆژگاری و نەسیحەتتان دەکەین، دەڵێین بیر لەو ڕۆژە سەختە بکەنەوە کە تێیدا دڵمان لێدانی دڵمان قورسە بێ. ڕۆژێک دێ دڵمان لێدانەکەی زۆر قورسە بێ. بیرێک لەو ڕۆژە بکەرەوە کە هەناسەت تو نەبێ، هەناسەکان بە تونی دێت و دەڕوات، وەکو جاران بە ئاسایی نییە. ئەو ڕۆژە ڕۆژی مردنە. خوا گەورە دەفەرمێ فەلەولا ئیذا بەلەغەت الحلقوم کەلا ئیذا بەلەغەت التەراقی. ئەو کاتەی کە ڕۆحمان دەگاتە ئایرەمان، هەناسەمان تو نەبێ، لێدانی دڵمان سست و قورسە بێ. ئالەو ڕۆژەدا کە مردن و ڕۆحکێشان ڕۆحمان دەکێشرێ و دەگاتە قورگمان و قوڕاگەمان، ئەو ڕۆژەمان لەبیر چووە. براکانم، خوشکە بە ڕێزەکانم، بۆیە لە هیچ ناگەڕێینەوە لە تاوان و لە گوناه، بۆیە خۆمان ماندوو ناکەین بۆ ئەو ڕۆژە، چونکە لە بیرمان نییە. بەخوا ڕۆژێک دێت لە قورگیشمان دەرەکرێت ڕۆحەکەمان، بەخوا لە قورگیشمانە نامێنێتەوە. جا لەو ڕۆژە سەختەدا تەماشای دەوروبەری خۆمان دەکەین، لێدانی دڵمان قورس بووە، هەناسەمان تون بووە، تەماشا دەکەین خزم و کەس و کارمان بە دەورمانە دەگرین، بە خۆشترین ناوبانگمان دەکەن. ئەوەی منداڵی هەیە بە باوەیگیان و دایەگیان بانگی دەکرێت، هەمووی بە قوربان تەبێت، هەمووی گیانت بۆ دەکا، هەمووی لە خزمەتایە، بە خۆشەویستیەوە بانگت دەکەن. بانگی کەسێکیان بکەی دەیە هاجار پێ دەڵێ گیان بە قوربانم چیتەوێ، خۆشەویستە بی شیری نەبی لەو کاتەدا، بەڵام تۆ دەردت زۆر گران و قورسە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە دڵنیابن هەر دەمرین، بەخوا هیچ مەجالێکی تێدا نییە. بۆیە خۆشەویستان، ئالەو ڕۆژەدا ناڕەحەتین، لە هەموو لایەکە و ناڕەحەتی ڕووی تێمان کردووە. بەخوا کێشەی ئێمە، دەردی ئێمە بە گیان و بە قوربان چارەسەر نابێ، بەخوا بە خۆشەویستی دەربڕین چارەسەر نابێ، بەخوا بە خۆشەویستی ڕێز و حرمەت چارەسەر نابێ، بەخوا بە خزمەتکردن چارەسەر نابێ. دەردمان گرانە، ئاگای لە حاڵمان نییە، دەوروبەرمان لە گیانەڵە ڕۆحکێشانین. بەڵێ خۆشەویستان، ناتوانین بە جوانی جوابی دەوروبەری خۆمان بدەینەوە. دایکمان، باوکمان، خێزانمان، خوشکمان، کچمان، برامان، کەسوکارمان بۆمان دەگرین، ناتوانین تۆزە دڵخۆشیان بکەین، بڵێن هیچ نییە و مەترسن. چۆن ناترسی؟ چونکە تۆ لە حاڵەتێکە هیچ کەسێک چارەسەری ناکرێت. بەخوا بە جوانی ناتوانانی دەوروبەری وەڵامی ئەو پرسیارانە و ئەو شتانە بدەیت کە لە دەوروبەرت پرسیارە لێ ئەکرێت.